سڵاتان لێبێت و بەیانیتان باش. گەشتی ئەمڕۆمان گەشتێکە بۆ پیری شۆکێڵ لەگەڵ هاوڕێیان مەبەتمان ئینشاءڵڵا لە تونێلەکەی ڕەوانێ ئەزمەر یان لە شاخی گوێژەوە یان لە ئەزمەڕەوانێ ببورن لێوە تێپەڕین و بڕین بەرەو سیتەک لێوە بچین ناو کانی سارد و لێوە بچینە ناو پیری شۆکێڵ لەگەڵ مابن بە هیوام توان فڵۆگێکی جوانتان بۆ گوازمانی و گەشتێکی جوانتان بۆ گوازمانی و لەگەڵ مابن. ئێمە حالەن گەشتینەتە شوێنی کۆبوونەوەکانمان. چاوەڕێی لەوەی تێنە بردەوە دەبڕین بەرەو شوێنی مەبەست کە پیری شۆکێڵە. وەکو پێم وتم مستانەکەم بیر چووەم بڕۆ ئینشاءڵڵا کە گەیشتینە شوێنی مەبەست جارجار دانیشم دابەزم تەسویرەکەتان بۆ ئەکەم و بەم جۆرە گەشتەکە ئەمڕۆمان کۆتایی پێێنم لەگەڵ مابن تا ئەگەینە شوێنی مەبەست. ئێمە هەموو جارێکە گەشتەکەین بەرەو ئەزمەر و گوێژە تووشیان توورە سەگۆستان ناوێن بەڕاستی حەقە لانی پێزمان بابەتاوانێ مشور لە مابەتە خۆی عنی معقول نییە گەرمۆنی منە گەشتارێ سەعات 5-6 لێرەوە بێ سەگ بێ لێرە پەراماری بابا ئێمە دژی سەگ گۆشتانە نین بەڵام ئێمە دژی ئەوەی نییە ئەمانە پێویستەکە چارەسەر کرێت و عەزەتی خەڵک نێرێ. ئێمە سەر لە هەوڵەوە سارێ بین و پاسیلەکەمان بۆ گۆشتەکە هەنێ بە باشی نازانین باشی نازانین بە سەیارە داهین پاسیلەکان ئێمە حالەن هاتوونێتە بەردەم تونێلەکەی ئەزمەر وەکو حەفتەی پێشووتر بەڵام بەتەماین بە سارێ پاسیلەکان هەڵگوازینەوەنە لەبەر ئەوەی شوێنێکی ئەوەیە تەنگە هەناسەش کەمە تێیدا بۆیە ئەوەمان بەباش زانی بە ئۆتۆمبیل پاسیلەکان هەڵگوازینەوانێ. ئێرە تونەلەکەی ئەزمەڕە چاوەڕێی ئۆتۆمبیلێکی خێرخوازین کە ماگوازێتەوە. بیگرە گوازێتەوانێ دەوێ خۆش ئەڵا بورە کاک دەوانگیان هەرەوە ئامێنێتە کوڕی باش بۆ تۆ ئیلاجەکە نامێنێتەوە کاک شاد هەر تۆ پێوە نەکامێرە کاک شاد جەوێ خۆش ڕۆڵە داخین ئەو ئاسنە هەرەی بڕۆ بناوە ئاسنە بێنەرۆ شادە ئەو شادیان بڕۆ باشە بەس بیگرە بەرینەی لە ڕێگا دەرەچێت شادیان ئەو کامێرە ئەو مۆبایلە مەگرەوە ناتۆمە بلۆن ئاسناگرم ئەوە بالە مگرەکە عەلیجان
ئەزمەڕ هاتینە ناوە ئۆتۆمبیلە ئێمە گۆسەوانێ ماڵی ئەوابێ الحەملا بەباشی تێپەڕێم جارەشان لەگەڵما بن تا ئەگەینە شوێنی مەبەست والله هیلا بوون بەخوا بەڕاستە هیلاکە هیلاکی بۆ سدرە ئێمە حالەن هاتوونە دەسەر دەرەچە ڕێگەی کانیسار بەتەمای ئینشەڵا لێوە تێپەڕین چینە ناو هەورازەکەی کانیسار و پاشان ئەچینە ناو ئەو شوێنە ناوەکەشم دەچوانێ بێ بەرحاڵ دوای ئەگەر بیرم کەوتەوە بۆتانە گەڕمەوە ئەتێ ئەچینە ناو پیری شێکێڵ پیری شۆکێڵ شکل بیرم کەوتەوە وەردە وەردە لەگەڵ مابن نزیک بووینەتەوە لە پیری شۆکێڵ ئەمە سەر ڕێگەی کانیسار پیری شۆکێڵە وەکوتم ستاندی ملەکەم لەگەڵا پێ نییە ناتوانی عەنی تەسویر ڕێگەکانتان بۆ بکەم بۆیە جارجار ئاوا دابەزم و تەسویرەکەتان بۆ بکەم و بەستان بۆ بکەم سڵاتان لەبێ ئێمە لە کۆتاییە گەیشتینە پیری شۆکێڵ هیلاکی شوب ئەمە پیری شۆکێڵە شوێنی کۆتایی ڕێگەی پیری شۆکێڵە لێرەوانیە ئێمە توانین بڕیار بین کە بۆ هەموو شوێنێکە کوردستانە ئێمەش ئەتوانین تەپاسیل بین بۆ شوێنی کە ئەمانوێ بەڕاستیدا ئەوەنەش قورس نەبووم بە 2 سەعات و 40 دەقیقە گەیشتینە پیر شۆکێڵ بە ناخواردن و ئیستراحەت و هەموو شتێکی شەوانێ کەواتە ئێمە لە هەموو ئەگەرەکە ئەوە قسەی هەڵبەت ڕاست نییە کە ئەڵە ئێمە پاسکیل ناتوانین بەکاربێنین لەبەرەوەی هەورازشتە لێرەوانەیە بڕیار ڕەتەی تۆش بەشێکی لە بەکەلتوریکردنی پاسکیل یان بەشێکی لە بەکارهێنانی ئۆتۆمبیل ئەمانە هەمووی ئێمە کاتێکە تەسویرەکەن خۆمان مادووەکەن و ئەمانە چەنێک بۆ ئەوەیە بە خۆشی خۆمان و خەڵک ببینێتەمانە بۆ ئەوەش یانی پەیامێک بگەێنین بۆیە هیوادارم پاسکیل ببێ بە کەلتور چۆن لێ کاتا هەمە گۆرانیش لێ ئەکرێ بە بەرنامە ئەکرێ بریا گۆرانی تەسویرەکەی ئەکرێ آخر پلەیەکی گۆرانەکە وەستێ
ناویان چی؟ پێڵم پیری شەوکە برە پیری کاکەیە پیری کاکەیە مسلمان دوور نییە دوو زەرا لێ گویانە ئێرە پیری شەوکێڵە من نەسەحا لەمە پاسی لە هاتوچۆکەم بۆیە بزانن کە پیری شەوکێڵ شوێن و مەکانەکەی چۆنە ئەمانە بۆیە ئەمانەتان بۆ گۆزم بۆیە ئەوتان بۆ گوازمەوە بزانن شوێنەکە چۆنە ئەمەشتانە
ڕاستی کاتی ڕۆشنۆمان ناتەوە نێ بڕۆ فەرموو بازرگانان بە دووتانی بار کردەوە لە بەرەی شوێنەکەمان زۆر سەختە پاس سیارەش مەجارمانە بۆی بە دووتانی سەرکۆتین و لەگەڵ مامەد تا کۆتایی گەشتەکە و شتانە ئەمەش کۆتایی گەشتی ئەمڕۆمان بوو لەو کۆت بۆسە واس بە هێواشی بڵە بە هێواشی شەشادە ئەو دەرگایە نەکرێتەوە بۆ نەخوارەوە دەستم گرتووە ئەمە کۆتایی ڕێگە کەمال بووە آخری